العملية تهدف إلى تطهير جزر ئامانجی هەڵمەتە سەربازیەکەمان پاکردنەوەی دورگەکانی کانووسە لە پاشماوەی چەکدارانی داعش کە لە ڕێی جوگرافیە و ناوچەیەکی ئاڵۆزە و چەندین دورگەی پڕ لە دار و درەختی لەخۆ گرتووە. گروپی تیرۆریستی داعش ئەو دورگانە وەک پێگەیەک بۆ حەشاردان و دابەشکردنی ئەو تیرۆریستانە بەکاردەهێنێت کە لە سووریا و مەخموونەوە دزە دەکەنەوە و لێەوە بەسەر ناوچەکانی تری عێراقدا دابەش دەکرێن. القادمين من سوريا وأيضا الإرهابيين القادمين من مخمور. خەڵکانێک هەن کە بە خواردن و کەلوپەلی پێویست هاوکاریە و چەکدارە تیرۆریستانە دەکەن چونکە چەند گوندێک دەکەونە نزیکی ئەو دورگانەوە. بەشێک لە چەکدارانی ناو دورگەکانیش خەڵکی ئەو گوندانە خۆیانن، بەڵام هەموو گوندەکان نا. ئێمە باسی چەند کەسێک دەکەین، نەک هەموو گوندەکە.